سێەم شەهید بوون ئەو کەسانەی کە تەنها و تەنها لە پێناوی ڕەزامەندی ئەڵڵادا شەهید دەبن. شەهید بوون واتە پارچە پارچەبوونی جەستا، واتە تکانی خوێن، واتە لێبوونەوەی ئەندامی جەستا، واتە کونکونبوونی ئەو جەستە نازدارە بەو هەموو ئازارەوە کەچی کاتێک کە حەڕامی کوڕی مەلحان لە کاتێکا کە شەو نوێژ دەکا خەریکی قورئان خوێندنە ڕمێک لەسەر سنگی دەدەن و لە پشتەوە دەرەچێ ئەڵێ فست وەڕەبی الکەعبە، سوێن بە پەروەردگاری کەعبە زۆر گرەوەکەم بردەوە. فست وەڕەبی الکەعبە، بە پەروەردگاری کەعبە بردمەوە، ئەمڕۆ سەرکەوتم. سەرکەوتی چی؟ تۆ مردووی، تۆ کوژرای، تۆ ئەو ڕمە بەهێزە ناوسکی هەمووی هەڵتەکاندووی لە پشتەوە دەرچووە. کەسی دەفەرمێ بردمەوە. بەڕاستی شادمانم چونکە ئەمڕۆ لە پێناوی پەروەردگارە بۆ ئیسلام ڕوحی خۆم بەخشی. بەڵێ شەهیدەکانیش ئەو عازابە توندەی کە بەجەستەیان دەگا و ئێمە چەندمان پەرۆشن ئەوان لە ڕووی دەرونیەوە بە پێچەوانەوە کانە عەذبه فی عەذابه، لەناو ئەو مەینەتی و ناڕەحەتی جەستەیەدا چێژی گەورەی دەرونی دەبینن. ئاینی ئیسلام کە هەمیشە دەیەوێ مرۆڤ شادی جەستە و دەرونی هەبێ، بەڵام کوفرە کە دەیەوێ مرۆڤ هەمیشە شادی جەستەی کاتی هەبێ لەسەر حیسابی وێرانکردنی دەروون. ئیسلام بەردەوام بەرنامەکەی ئەوەیە تۆ هەم جەستەت با لە شادیدا بێ هەم دەروونت. بەڵام خۆشەویستان کوفر بە پێچەوانەوە تەواوی کوفری عالەمی لە هەموو جیهاندا بە هەموو ناو و ناونیشانێکیەوە بە هەموو پەیڕە و پرۆگرامێکیەوە بەرنامەکەی ئەوەیە کە با جەستەت ماوەیەک لە خۆشیدا بێ بەڵام لەسەر حیسابی وێرانکردنی ناخ و دەروونت. ئەمە بابەتێکی زۆر سامناکە. ئیسلام کاتێک کە دەڵێ زینا حرامە، هاوڕەگەزبازی حرامە، عەرق خواردنەوە حرامە، قومارکردن حرامە، بەکارهێنانی مادەی هۆشبەر حرامە، نێرگە لە کێشان حرامە، بۆیە پێت دەڵێ حرامە کە ئەوە لە کاتێکی کەم و کورتە. بەڵێ کەم و کورت جەستە هەندێک چێژ وەردەگرێ، کابرا قوڵتا قوڵتی نێرگەلێتی جەستەی لەوە ئەچێ لەو کاتەیە شادمان بێ، خۆ ئەوەی مادەی هۆشبەر بەکاردێنێ لەو کاتەیە لەوە ئەچێ ئەڵێن جەستەی خۆشیەکی پێ هاتووە، تەزووی خۆشی پێ تێپەڕیوە. ئەو کەسەی زینا دەکات لەوە چێت لەو چەند چرکەیەدا لەو چەند خولەکەدا هەستی بە چێژی جەستەیی کردبێ. بەڵام ئەی دوایەکەی ئەوە دوایی هەموو ژیانی لە ڕووی دەرونیەوە وێران دەبێ. ئەوەی زینای کرد و دوای فرمێسک بە چاوی دێتە خوارەوە.